بەناوی خوای گەورە و بەخشندەی مێرەبان درود و سەڵاو و سەجیانی پاکی پێغەمبەر کەوێ بە ڕۆژوبوانی خۆشەویست بینەرانی ئازیز هیوادارم خوا ڕۆژووی ئەمڕۆی لێوەرگرتبن و بەبەر ئەو پاداشتە گەورەی خوا بکەون کە خۆی وتوێتی هەرخۆم دەزانم پاداشتی ئەو بە ڕۆژوبوونەتان چییە. لە ئەڵقەیەکی تری نوێی بەرنامەکەتان بەرنامەی وانەکانی بەڕۆژوبوون بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. هیوادارین سوودبەخش بێ و بەدڵی هەموو لایەتان بێ. دیارە ئەڵقەی ئەمڕۆمان بە ناوی بەڕۆژوبوون و پەروەردەکردنی منداڵە. با سەرەتا بزانین پەروەردە چییە. پەروەردە بەداخەوە هەندێک وا دەزانن تەنها بریتیە لە ئامادەکردنی خواردن و جلوبەرگ و پاکردنەوەی منداڵە. لە ڕاستیدا دەتانم بڵێم سەدان پێناسەیە بۆ پەروەردە لە دید و بۆچوونی فەیلسوفانی ئیسلام و زانایانی تر و تەنانەت پەروەردکاران. بەڵام من تەنهای ئاماژە لێرە بە یەک پێناسەی پەروەردەم ئەویش بریتیە لە ئامادەکردنی تاک بۆ ژیان. کەواتە دەبێ ئەوەندە بایەخ و گرنگ بە هەموو لایەنەکان و بوارەکانی ژیانی تاک بدەین ئینجا دەتوانین پەروەردەیەکی دروست بۆ ئەو منداڵە پێشکەش بکەین. ئەی منداڵ چییە؟ منداڵ هەڵبەت لە دەروزانی جیاوازە لەگەر ئەو پێناسەیە کە بۆ منداڵ دەکرێت یا ئەو یاسایی کە دانراوە بریتیە لە مناڵ تا تەمەنی 18 ساڵی لە ڕووی یاسایی پێدرێ منداڵ بەس لە دەروزانی تا تەمەنی 12 ساڵی. لە دەروزانیان دابش کراوە بەسەر سێ قۆناغ. قۆناغی یەکەم لەو کاتی لەدایک دەبێت تا تەمەنی 3 ساڵی کە بەیدێرە شیرە خۆرە. قۆناغی دووهەمی ینی لە قۆناغەکانی منداڵ کە بێدێنن گوتمان قۆناغی بەرایی اینجا قۆناغی ناوەڕاست کە لە 3 ساڵی و 4 ساڵی و 5 ساڵی تا 5 ساڵی دەست پێ دەکات ئەویش دەتوانین بڵین قۆناغی باخسەی ساوایانە و هەروەها لە تەمەنی 6 ساڵی و تا 12 ساڵیش پێی دەوترێت قۆناغی کۆتایی منداڵ. کەواتە دەبێت ئێمە بزانین لە پەروەردەکردنە لەم 12 ساڵە منداڵ پێداویستەکانی چین. ئەگەر باس بکەین بڵێن ئایا کۆمەلگەی کوردەواری خێزانی کوردەواری لە ئاست ئەم پەروەردەی منداڵ بووە دەتوانین بڵێین نەخێر. یعنی بەس پێش ئەوش باسی ئەو خۆیانە بکەین لەبەرچی دایک و باوک یان پەروەردەی خێزان لە ئاستی پێویستی پەروەردەکردنی منداڵ نییە با جارێ باسی مافەکانی منداڵ بکەین. بەڕاستی ئەگەر مناڵێک لە ڕەمەزانە لە دایک بووە لە مانجی ڕەمەزانی پیرۆز زۆر گرینگە ناوێکی واتاداری جوانی سوودبەخش لە ڕووی دەرونیەوە کە منداڵ هەستی پێ بکات لە دوای گەورەبوونە ئەسوودە و شارازی پێ بکات دەبێت ناوێکی بنرێت تەنانەت لە ئاینی ئیسلامیش ئاماژە بەوە کراوە. اینجا دوای ئەوەی کە ناوی لێ دەدی پێویستە ڕەگەزنامەی بۆ دەربینی. ئەو ڕەگەزنامەی ئەمانە عێراقیە ڕەگەزنامەی هەر وڵاتێکە ئەو مناڵە دەبێت ڕەگەزنامەی خۆی هەبێت. خاڵێکی تر دوای ڕەگەزنامە و دوای ناوهێنان زۆر گرینگە مافی خوێندن چونکە ئەمە باسی قۆناغی باخسەی منداڵان و هەروەها بنەڕەتیشمان کرد بۆیە پێویستە بەلایکیمی بێبەش نەکرێت لە خوێندنیش. نابێت بە هیچ شێوەیەک تونند و تیژی بەرامبەر مندار بکرێت. بەداخەوە ڕەنگە بڵێ تونند و تیژی چێ لە سادەترین پێناسەی تونند و تیژی بریتیە لە بەکارهێنانی قسەی ناخۆش تا دەگاتە لێدان و ڕاکێشان و ئازاردانی جەستەیی و دەرونی. کەواتە نابێ لەبانە بکرێت. اینجا ئەگەر بین بڵێن ئایا پەروەردەی کوردی تا ئێستا لە ئاستێکی پێویستە یەکەم دەڵێن نەخێر لەبەر ئەم ویانەی خۆرەوە. یەکەم ئاستی دایک و باوک لە ڕووی هوشیاری و ڕۆشنبیری و بۆ پەروەردەکردنی منداڵ لە ئاستێکی پێویستدا نییە. نەبوونی بەرنامەی تۆکمە پێشوەخت بۆ پەروەردەکردنی منداڵ بەڕاستی دەبێت هەمیشە بە پلان و بەرنامە و ئامانزدار بێ ئەم پەروەردەیە. خاڵێکتر بۆ پەروەردەکردنی منداڵ ئەو پەروەردە بۆ پەروەردەی مناڵ نییە زیاتر پەروەردەی گەورانە. خاڵش لە پەروەردەکردنی منداڵ دەبێت بێ جیاوازی لە ڕەگەز و لە ئاین و لە نەتەوە و تەنانەت ڕەنگ. دەبێت بایەخ بە بەهاکان بدرێت لە پەروەردەکردنی منداڵ ڕازگۆیی یارمەتیدانی یەکتری بڕوابوون بەخۆن بڕیاردان و هەروەها بەزەی و ڕێزگرتنی گەورە. ئەم بەهایانە بەڕاستی بەداخەوە ئێستا هەست دەکەین تەنانە نەک لە ناو بچووک منداڵ بەڵکو لە ناو گەورەش نەماوە کەواتی شیرازەی خێزان پسراوە. دیگە لەسەر بە ڕۆژبوونی منداڵ ئینجا چ پێویستە لە بەڕۆژبوونی منداڵ بێگومان مناڵ تا نەگاتە ئەو ئاستەی چ لە ئاین بۆی دادراوە چ لە ڕووی تەندروستی و چ لە ڕووی پەروەردەوە نابێ بە ڕۆژوو بێ. کەواتە
تا تەمەنی ئەوەی کە لە سەری دانراوە ئینجا دەبێت بە ڕۆژوو بێت چونکە زۆر لە منداڵان دەمێنین لاسایی گەوران دەکەنەوە لە بە ڕۆژوو بوونە ئەمەش دەبێت تا ڕادەیەک ڕێگایان پێ بدرێ بەڵام زۆریش نە. خاڵی دووەم دەبێت پێویستە بەڕاستی پارشێو بخواتن مناڵ نابێ بکە بڕۆژوو بوو یەکسەر بێ پارشێو دەبێت پارشێوەکەی زۆر درەنگ بێ و هەروە دەبێت لە کاتی بەربانجی زوو بەربانکەی بشێری. خاڵێکی تری ئەو مناڵانەی کە خوار تەمەندە ساڵین نابێ بە ڕۆژوو بوون ئەگەر دەتانەوێژ ڕاهێنانیان بکەن و فێریان بکەن دەکرێت ئەو منداڵە ڕابێنیت برێتانی وەڕۆ بە ڕۆژوو بە ئینجا نانێک بخوا و ئاوێک بخواتەوە بڵێ کاکە ئینجا نیوەکەی تریش برێ بۆت گرێ دەدەم مناڵ تەمەنەکەی وایە پێت باوەڕ دەکا بەڵام تۆ بێ زۆری لێ بکەیت و بە ڕۆژوو بێ ئەمە خراپە. ئەو منداڵانەی کە نەخۆشی خوێن تەلاسیمایان هەیە لەبەر ئەوەی ناوە ئەو خوێنیان دەگۆڕێ بەڕاستی پێویستە ئەمانە بە ڕۆژوو نەبن. ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە یعنی زۆر جار هەیە مناڵ کە لە دایک دەبێ نەخۆشی دڵی یان دڵی کونە بەپێی ئەوەی کە پسپۆرانی دڵ چونکە تەنانەت هەموو پزیشک کێشیش ناتوانێت بڕیار بدا بۆ گەورە و بۆ مناڵی شێ بە ڕۆژوو بێ و شێ بە ڕۆژی نەبێ ئەگە بەپێی پسپۆری نەبێ. ئێستا پسپۆرەکانیش ئەوەندا وردن یعنی ئەوەی پسپۆرە لە دڵ ئەو بڕیار دەداتن ئەگەر نەخۆشی دڵی هەبوو دەرێ بە ڕۆژوو ببە. پسپۆرێکی ترمان هەیە ئەویش نەخۆشی شەکرە باوەڕ بکە ئەوانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە زۆربەی پزیشکان نەک تەنانەت بۆ منداڵان بەڵکو بۆ گەورانیش بۆیە دەبێ ئەو مناڵانەی نەخۆشی شەکرەیان هەیە لە تەک نەخۆشی تالاسیمە و نەخۆشی دڵ نابێ بە ڕۆژوو ببن. کەواتە ئەوانەی کە نەخۆشی درێژخایانی هەن لە مناڵیش جاری وایە مناڵیش نەخۆشی درێژخایانی وەکو گەورە بۆ نمونە پاڵە پەستۆی خوێن یان نەخۆشی گورزیلە خۆی نەخۆشی گورزیلە بەڕاستی ئەوانەی کە نەخۆشی گورزیلیان پێویستیان بە ئاو خواردنەوە هەیە تەنەن نەک گەورانیش جاری وە مناڵیش تووشی نەخۆشی گورزیلە دەبێ هەیە هەرکە لە دایک دەبێت لەوانەی گورزیلەیەکی یان گورزیلەکەی سستە لە ئاوازات یان توانای ئیشکردنی نییە بۆیە بەهۆی پشکنینەوە ئەوەنە هەموو بەدیان دەکەون. یعنی تەنانەت مناڵیش ئەو گەر نەگەیشت بێتە ئەو تەمەنەی کە گوتم لە سەرەوەی 10 ساڵی بۆی نییە بە ڕۆژی بێ ئەوانەی دوار 10 ساڵێکە کە لە سەریانە بەڕاستی ئەگەر هەر یەکێک لەو نەخۆشیانەی هەبوو پێویستە پشکنین کەریان سەردانی پزیشکی تایبەت بکەن بۆ ئەوەی بوون. یعنی کەواتە ئەوە مناڵانەی نەکەوتونەتە هێشتا نەگەیشتنەتە خۆناغی خۆناسین باڵق نەبوون وابزانم تەنانەت لە ڕووی ئاینیشەوە لە سەریانێ بۆی ئەو مناڵانە دەبێ بڕاستی گرنگ و بایەخێکی باشیان پێ بدرێت لە مانجی ڕەمەزانی پیرۆزە. کەواتە کۆی ئەم دەتوانم بڵێ باسم کرد بە ڕۆژبوانی ئازە هیوادارم لە مانجی ڕەمەزانی پیرۆزە بایەخ و گرنگی پێ بدەن و هیوادارم خوا ئەم ڕۆژەی لێ وەرگرت بن و سووتان لەم بەرنامەی وەرگرت بێت و ئێمەشتان بێبەش نەکرد بێت لە نزا و پاراوانەکانتان چکە ئەم نزا و پارانەوەی ئێوە لای خوا وابزانم پەسەند دەکرێ و وەردەژیرێ تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان دەست پێرم خواتان لەگەر سەڵاوی خواتان لەسەر بێ هەر شاد و سەرفراز بێت.